من ناوم لعلی ئەبوبەکرە لە دایکبووی ساڵی 1970 لە ساڵی 1992 زەواجم کردووە. ساڵی 1990 خوا ئەو نەخۆشیدا بەسەر شانم. کوڕێکم هەبوو بە ناوی هێوارەوە تقریبان تەمەنی 2 ساڵ و چەند مانگێک بوو. ئەو کاتە شیرم ئەدا بە کوڕەکەم کە هەستم کرد گرەیەکی بچووک لە مەمکما هەیە. دوای ئەوە ئیتر چوومە لای دکتۆر و تەشخیصم کرد وتیان ئەو نەخۆشیەیە. یەکەم جار چوومە لای دکتۆر کە گرێکەیان دەرهێنا چوومە لای دکتۆرە تریفە بوو. لەوێ کە چوومە لای بۆ وەرگرتنی نەتیجەکەی زۆر بە حەماسەوە چوومە لای و بە ڕێزەوتم نەتیجەکەی وتی ئەمەی کێ؟ وتم خوشکمە، مەعلەعیلم خوشکیشم نییە. وتمەوە خوشکمە بۆ ئەوەی بزانم ئەو نەخۆشیە چییە، ئەو شتە چییە، پێم بڵێ بە ئاشکرا. هەنێ قسەی بۆ کردم، دوایی وتی تەشبیه هەکرێ لەو بۆ ئەو نەخۆشیە، شوپی ئەو نەخۆشی لێکرێ، بڕۆ لای دکتۆرەکەی خۆ بزانە چی پێڵێ. نەشم هێز هاوسەرەکەشم لەگەڵ مابوو نەمهێش ئەویش بزانێ. لەوێ هاتینە دەرەوە چوینە لای دکتۆرەکەی خۆمان. ئەو بە ڕێزە پێی وتم ئەو نەخۆشیە، ئیتر هەنێشتی بۆشی کردمەوە. وتی باسی نەخۆشیەکەی بۆ کردم کە ئەو نەخۆشی ئەبێ مەمکەکە ببڕدرێتەوە، عیلاج بکرێ. ورەیەکی باشیشی دا پێم. ئەو کاتە لێرە لە خەستخانەی هیوا نەبوو، عیلاج نەبوو، هیچ شتێ نەبوو. من ئەبۆیە هاتوچۆی بەغام کردایە بۆ ئەمەلیات و بۆ وەرگرتنی عیلاج. لە سەردەمی حکومەتی بەعسا بوو کە هیچ پیاوێکیش نەیەتوانی بێتە ئەوێ. هەمووی فیرار بوو، کەس و کار برا، هەمووی فیرار بوو، نەیانەتوانی کەس لەگەڵ مابێ. بە تاقی تەنیا ئەچوومە بەغا. هەنێ جار دۆست و خزم ئەهاتن لەگەڵ ما، بەس هەموو جارێ لە ڕووم نەئەهاو تەکلیفیان لێ بکەم، چکە هەموو جار ئێمە بە 20 ڕۆژ جارێ بێ عیلاجە وەرگری. لە ڕووم نەئەهاو زۆر جار تەکلیف کەم و بێن لەگەڵ ما، بە تەنیا ئەچوومە بەغا. لەوێش زۆر بە سەختی من عیلاجم وەرەگر، بە تەنیا ئافرەتێ بچێتە بەغاو لە سەردەمی بەعسا و بچمە ئوتێل و بە دوای بچمە خەستخانە و عیلاج وەرگرم. و لەگەڵ ئەوەشا بە و سەختی عیلاج وەرگرتن و زروفەیە حەزم ئەکرد هەر عیلاج وەرگرم یەکسەر بگەمەوە لە ناو ماڵم بۆ لای کوڕەکەم، چکە زۆر مناڵ بوو بەجێم ئەهێشت. سپاس بۆخوا ئەو فترێش تێپەڕی و عیلاجیشم وەرگرت و زۆر سەرکەوتوم لەخوا بە زیابێ هاتمەوە بۆ ئێرە.